لدرسكاني رابردووە باسی سیرە باسمان لەوە کرد کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام چۆن هەندێک لە سریەکانی نارد و هەروەها غەزای کردووە. غەزاکانی ژەوەیە کە خۆی جەنابی بەشداری تیا کردو بە سەرپەرشتی ئەو بووە و سریەکانی ژەوەیە کە ناردوونی. لە ئەڵقەی ڕابردووە باسمان لە وەزعی مەدینە کرد، باسی برایەتی کردن و هەروەها ڕێکەوتن و پەیمان بەستنی نێوان مسلمانان و هەروەها ئەو میثاقەی کە بۆ ئەهلی مەدینە دیاری کردبوو و دروستکردنی مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دامەزراندنی ئەو کۆمەڵگەیە. پاشان باسێمان لە مقدماتێکی غەزا و سەریەکان کرد کە چۆن شەرعیەتی دا بە جەنگکردن کە پێشتر قورئان بە هیچ شێوەیەک خوای گەورە ڕێگای نەدابوو کە مسلمانان تەنانەت بەرگریش لە خۆیان بکەن. دوایەوە دێنە سەرەوەی کە مسلمانان دەوڵەتیان بۆ دروست بوو، قایم بوون، کۆمەڵگەکەی خۆیان لە ناوە بەهێز کرد و پێغەمبەری سەردار و سەروەرمان عەلەیهی سەڵات وەسەلام هەموو شتێکی لە وڵاتە ڕێک خست. ئەنجا کاتی ئەوە هاتووە کە بتوانێ هەندێک ئەو مەترسیانەی قوڕەیش لەسەر کۆمەڵگە مسلمانەکەی خۆی کەم کاتەوە هێرشیان بباتە سەر پێشەوەی ئەوان هێرشی بێننە سەر. لە مانگی ڕەمەزانی ساڵی دووەمی کۆچیا بوو کە غەزای بەدر ڕوویدا. ئەوە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ 313 یاوەری مهاجری مەککەیی لە مەدینە چوونە دەرەوە. ئەمەش خۆی مەقسوودە کە 300 مهاجری لەگەڵا بوو، هەمویان هی مەککەیی بوون، خەڵکی مەککە. چوونە دەرەوە بۆ هیوای ئەو کاروانەی قوڕێش بگرن کە لە شامەوە هاتوۆتەوە، چونکە کاروانێکی بازرگانی زۆر گەورە بوو، زۆرینەی خەڵکی مەککە پشکیان تێدا بوو، تەنانەت وترا بوو کە ماڵ نییە تیجارەتەکەی بەشێکی لەو تیجارەتەیان نەبوو بێ لەو کاروانەیە. مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەدا ئەوە بوو کە کەلوپەلی کاروانەکەیان دەستکەوێت تا ببێتە شتێک لە قەرەبووکردنەوە، یعنی تەعویز وەرگرتنێکی بەشێک لەو خان و ماڵ و زەوی و زار و دوکان و ماڵانەی کە کافرانی قوڕیش بە مسلمانانی مەکەیان جێهێشت بوو بۆ خۆیان زەوتیان کردو. واش تەشریفی برد کە بە تەمای ڕوبەڕووبوونەوە و جەنگ نەبوو، بۆیە کەلوپەل و تفاقی جەنگی لەگەڵ خۆی و یاوەرەکانیە نەبردبوو. لەولاوە کە ئەبوو سفیان پێشەوای کاروانەکەی قوڕیش بوو، زانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتۆتە سەر ڕێگای، خێرا کەسێکی ناردەوە بۆ مەککە تا هەواڵەکەی بە قوڕیش بگەێنێ و فریاکەون پێشەوەی کە محەممەد صلی الله عليه وسلم و یاوەرانی دەست بەسەر کاروانەکەیانە بگرێت. ئەوانی شەر خێرا زیاتر لە 1000 کەسیان بۆ شەڕ کۆ کردە و بە هەموو تفاقێکی شەڕەوە بەرەو ناوچەی کاروانەکە بە ئەسپ و شتێکی زۆرەوە بەڕێکەوت. کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی هاتنی لەشکری عەرەمڕەمی قوڕیشی پێگەیشت و زانی ئیترەمە حتمەن بۆ شەڕ دێن، سەرانی مهاجران و ئەنساری کۆ کردە و ڕاوێژی پێکردن. بە تایبەتی ڕای ئەنسارەکانی مەدینەی پێ مهم بوو، چکە کاتی خۆی بەیعەتی ئەوەی لێ وەرگرتبوون کە ئەگەر تەشریفی هێنایە لایەن بۆ مەدینە لەوێ وەکو ماڵ و مناڵی خۆیان بیپارێزن. خەمی ئەوەی بوو ئەوان وای لێکدەنەوە کە ئەوان بەپێی بەیعەتەکەیان تەنها لە ناو شاری مەدینەدا ئەیپارێزن. مقدادی کوڕی ئەسود لە یاوەرە مهاجرەکان هەستا و فەرمووی ئەی پێغەمبەری خوا بەرەو ئەوەی خوای گەورە فەرمانی پێداوی تەشریف ببە، بەخوا قەسەم ئێمە وەکو بەنو ئیسرائیلەکان کە بە موسایان وت فاذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون، بڕۆ تۆ خۆت و خواکەت بجەنگێەوە ئێمە لێرە دانیشتوین، ئێمەوا ناڵێن، ئێمە ئەڵێن بڕۆ خۆت و خواکەت بجەنگێ و ئێمەش لە خزمەتە ئەجەنگین. بەڵام ئەمە مقدادی کوڕی ئەسوەدە لە یاوەرانی مهاجری مەککەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەشیروا عەلەیە ئەیوهە الناس، ڕای خۆتانم بۆ دەرببڕن خەڵچینە. هەر مەبەستیشی لەو بوو کە بزانێ ئەنساریەکان چیەڵن کە خەڵکی مەدینە. اینجا سعدی کوڕی مەعاز لە ئەنساریەکان هەستا و فەرمووی بەخوا قەسەم ئەی پێغەمبەری خوا، بە دەریادا بدەیت هەمومان بێ دواکەوتن یەک کەسمان بە دەریادا ئەدەین. بەخوا پێمان خۆش نییە ڕوبەڕووبوونەوەی دوژمن بخەیتە سبەینێ، دەشمان بینی لە جەنگا بە سەبرین و لە ڕوبەڕووبوونەوە کەشا ڕاست گۆین. خوای گەورەش لە ئێمەدا هەڵوێستی وات نیشانەدا کە چاوتی پێڕوون ببێتەوە دڵی پێخۆشکی. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەم قسانەی هەردوو لایەن گەشت بووە، چونکە ورە بەرزیەکی تیا بوو کە هەڵوێستەکە ئەیخواست، بۆیە دەست بەجێ فەرمووی سیروا وأبشروا
فوالله لكأني أنظر إلى مصارع القوم بڕۆن بێخەم بن و مەژدەتان لێبێ بەخوا قەسەم منیش ئەڵێ شوێنی گیانکێشانی ئەوان یەک شوێنەکانە بینم ئەڵێ ئاوا سەیرەکەم کە چۆن ڕۆحیان دەرەچێ و لە کوێ سوپای هەردوولا لێک نزیک بوونەوە سوپای مسلمانان گەیشتنە کانیاوەکانی بەدر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕای منزیری کوڕی حوباب شوێنێکی هەڵبژارد کە ببێتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەکە و کەوتە هاندانی مسلمانان بۆ غەزا سوپای قوڕەیشش گەیشتن سەرەتا زۆران بازانی هەردوو لە پاڵەوانانی هەردوو لە هاتنە مەیدان بۆ یەکتر و شەڕی پاڵەوانێتی دەستی پێکرد پاڵەوانانی ئیسلام سەرکەوتوو بوون و بەرامبەرەکانیان کوشت اینجا جەنگاوەرانی هەردوو لا تێک چڕژان پێغەمبەری پێشەوار صلی الله عليه وسلم دەستی بۆ ئاسمان بەرز کرد بۆ و بەردەوام دوعایە کرد و لە خوای گەورە ئەپاڕایەوە کە ئەو کۆمەڵە مسلمانە بپارێسێ خوای گەورە مەدەدی خۆی نارد فریشتەی جەنگاوەرانی خۆی بۆ ناردنە ناو شەڕەکەوە شەڕ دەوامی کێشا بەڵام سەرنجامەکەی ئەو بوو مسلمانان سەرکەوتن بڕێکی زۆریان لە سەرانی کوفر کوشت ئەوە هەمووی فەزلی خوای گەورە بوو وەکو خوای پەروەردگار لە سوورەتی ئالی عیمرانە ئەفەرمێ قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم رأي العين والله يؤيد بنصره من يشاء إن في ذلك لعبرة لأولي الأبصار بتأكيد لو دو دستي لبدر الرو يكتر وستانو پندو درسێکی زۆری بۆتان تایە دەستەیەکیان لە پێناوی خوادا ئەجەنگی و دەستەکەی تریشیان کافر بوون مسلمانەکان لە بەرچاوی کافرەکان بووبوونە دوو ئەوەندەی تر خوای گەورە بە سەرکەوتنی خۆی لایەنگیری ئەو کەسانە کات کە خۆی ئێون ئەمەش پندو دەرسە بۆ هەر کەسێک کە خاوەن ژیریە حەفتا کەس لە مشریکەکان کوژرا و حەفتای تریش بە دیل گیران پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ڕاوێژی دەربارەی دیلەکان ئەم جارە بە یاوەرانی کرد عومەری کوڕی خەتاب فەرمووی بابیان کوژین ئەبوو بەکری سەدیق ڕزای خوای لێبێ فەرمووی بە هەر کەسێکیان فیدیە بدا بۆ ئازادکردنی ئەوی کە کەسی نییە فیدیەی بۆ بدا یا خۆی دەستکورتە بێ بەرامبەر ئازاد کرێ پێغەمبەری صلی الله عليه وسلم وای کرد هەندێکیشیان کە خوێنەوار بوون فێرکردنی چەند مناڵێکی مسلمانانی بۆ ئازادکردنیان کردە مەرج سوورەتی ئەنفالیش لەسەر ئەم غەزایە هاتە خوارەوە